هەشتی مارس پیرۆزەکەم لە هەموو دایکی شەهیدان لە ئەو ژنە تێکۆشەرانەی ئازادی خوازانەی ئەمڕۆ لە چیاکانی کوردستان بەرگریمان لێ ئەەکەن لە ئەشکەوتەکانی کوردستان ڕوبەڕووی چەکی کیمیاوی ئەبنەوە هەموو ئەو ژنە بەرخۆدێرانی لە زیندانەکانی فاشیست و داگیرکاراندا بەرخۆدانی ئەەکەن هەموو ئەو ژنانەی کە پێشنگایەتیان بۆ شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا کرد و بۆ هەموو ئەو ژنانەی کە لە مەدانی تێکۆشانی ئازادی ژن و گەلەکانیاندا تێکۆشانەکەن پیرۆزبایان لەکەین و ئومێدەوارین هەرچی زووە ئێمە بگەین بەو ئامانجەی کە تێکۆشانی لە پێناوە ئەەکەین هەڵبەتە نزیکەی 2 سەدەی ئەمیادە ئەکرێتەوە و ئەو ڕووداوی کە لە پێناویدا ئەمیادە ئەکرێتەوە 2 سەدە تێ ئەپەڕێ بەڵام بەداخەوە هەتا ئێستا پێشێرکاری بەرامبەر بە مافەکانی ژن لە هەموو سیستەمە جیاوازەکانە بەڕێوە دەچێت لە ئێمەش لە کوردستاندا دوو جار قوربانین جارێک وەکو قوربانی ڕەگەزی و جارێکیش وەکو قوربانی نەتەوەیی کە هەمیشە داگیرکاران هێرشەکەنە سەر هەبوون و ناسنامەی گەلی کورد خۆشبەختانە لەگەڵ هەموو ئەو هێرشە کللتوری و سیاسی و سەربازیانەی کە لەسەر ژنی کورد هەیە بەڵام ئەمڕۆ ژنی کورد خەریکە مێژوویەکی نوێ تۆمارەکە خەریکە سەدەیەکی نوێ بە ناوی خۆیەوە تۆمارەکە لەوەی کە پێشکەوتنی هەرە گەورە لە کەسایەتی ژنی کووردە ئەمڕۆ بۆ جیهان هەیە و ئەمڕۆ خۆشبەختانە ژنی کورد لە بواری دیبلۆماسیدا لە بواری کللتوری و هوەریدا لە بواری سیاسیدا لە بواری پاراستنیدا ئەمڕۆ نوێنەرایەتی ئازادی ئەکا بۆ تەواوی ژنانی جیهان و پێشنگایەتی ئەکا بۆ ئازادی نەک تەنها ڕەگەزی بەڵکو بۆ ئازادی نەتەوەکەشی پیرۆز بێ لە هەموو ئەو ژنانەوە بە دڵنیایەوە ئێمە بانگەوازی ئێمە ئەوەیە کە ژنانی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان خۆیان ڕێک بخەن بێنە لا یەکتر کار و چالاکی و خەباتی هاوبەشمان هەبێ چاومان لە کەلتوری بێگانە نەبێت چاومان لە کەلتوری دایکانی خۆمان بێ لە مێژووی خۆمان بێ لەو میراسە مێژووی و کەلتوریە جوانە بێت کە لە کوردەواری و لە مێژووی ڕەسەنایەتی کوردەواریە بۆمان ماوەتەوە بەم ڕەنگە ئێمە خاوەنداری لە پرسەکانی ژن بکەین و بە بێگومان بەم ڕەنگە ئەتوانین ئێمە سەرکەوتن تۆمار بکەین.